نوێنەرایەتێکی جیاوازمان پێشکەش کرد. ئەو نوێنەرایەتی جیاوازەوەی کرد کەوا بەدەر لەوەی کە پیلانی ئەقلیمی هەبوو لە سەرمانە، هەروەها پیلانی ناخۆییش کارێکی وایان ئەکرد بۆی کار و چالێکەکانمان ئەنجامینە بێ. بەڵام سوپاس بۆخوا توانیمان لە ماوەی ئەو 3 ساڵەدا کاری باش ئەنجام بدەین و نوێنەرایەتێکی ڕاستەقینەی گەل بکەین لە ژێر سەقفی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە پێی ئەوترێ ماڵی گەل. لێ هیچ هێزێک نەبوو بتوانێت یوسف ڕەجەب بێدەنگ بکە. یوسف ڕەجەب داکۆکی لە تەواوی مافە دەستوورەکانی هەموو تاکێکی عێراقی نەک تەنها تاکێک با بڵێن کورد بێت و لە هەرێمی کوردستان بێ، توانین بە شێوەیەکی نهێنیانە دیفاع لە مافی مرۆڤ بە هەموو شێوەیەک بکەم. توانین دیفاع لە خاک، لە گەل، لە قوتی مامۆسایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان، لە مافەکانی جوتیاران، لە مافی کەم ئەندامان، لە هەروەها مافی ژنان و بەدەر لەوەشە ئێستا لە پلانی ئەوەمان هەیە بتوانین بە کۆدەنگی لەگەڵ هێزولایەنەکانی تردا پاش ئەوەی بەڕێز متمانە بە ئێمە ببەخشن لە پەرلەمانی عێراق بۆ ئایندە کار لەسەر دەرکردنی یاسای نەوت و غاز بکەین کە ئەوە دەبێتە ڕێگریەک لە چەتەکان و مافیەکانی نەوت فرۆشتن یاخود ئەوانی کە قاچاقی نەوتەکەن یان سەرەت و سامانی ئەم وڵاتە بە هەدەر ئەدەن وەی خەنە خزمەتی داگیرکارانەوە. ئێمە ئەگەر بێت و لە ئەم جارە دیسان متمانەی ئێوە بەڕێز بەدەست بێنین تەواوی ئەو مافە دەستوریانی کە مافی مەدەنیە و مافی سیاسیە و هەروەها مافە ئابوووریەکان جارێکی ترکاری لەسەرەکەینەوە، هەروەها کار لەسەر ڕێگریکردن لە بە قاچاقبردننی نەوت و غاز لە ڕێگەی دانانی یاسایەکی تۆکمە کە ڕێگری لە ئەو چەتانە بکرێت و ئەو سەرەت و سامانە بخێتە خزمەتی گەلەوە. سپاس بۆ ئێوە بەڕێز، سپاس بۆ ئەو بەڕێزانی کە دەچنە سەر سندوقی دەنگدان و دەنگ چ بە یوسف ڕەجەب کە کاندیدی ژمارە 23 لە بازنەی 5 پارێزگای سلێمانی یاخود هەر کاندیدێکی سەربەخۆ، بۆیە ئەڵێم سەربەخۆ چونکە ئەوانەی لە پەرلەمانی عێراق بوون تەنها و تەنها نوێنەرایەتی هەردوو بنەماڵەی دەسەڵاتداریان نەکرد و نوێنەرایەتی حیزبەکانی خۆیان نەکرد. بۆیە من تەکلیف لە ئێوە بەڕێزەکەم بچنە دەم ئەو کاندیدانەی کە سەربەخۆن و بتوانن کەسانێکی جودا جیاواز بنێرن کە داکۆکی لە مافی گەل بکە، نەک داکۆکی لە بەرژەوەندەکانی هەردوو بنەماڵەی دەسەڵاتدار بکە. بێگومان ئێمە سوپاسی تەفگەری ئازادیەکەین کە هات بەدەم بانگەوازی ئەم 4 کاندیدەی کە ئەمڕۆ لەم مەراسیمە 4 کاندیدی سەربەخۆ چ لە پارێزگای سلێمانی سیانە لە پارێزگای سلێمانی بوو یەکێکیان لە پارێزگای کەرکووک ئێمە سوپاسیانەکەین. پێشووتر ئەوەیان پیشان داوە کە ئەم حرەکەتە حرەکەتێکی ڕازگۆیە لە قەزەی ژندا بەتایبەت و لە هەموو دۆزەکانی گەلی کورد لە مەسەلەی ژندا بە پاڵپشتی تەفگەری ئازادی و تەواوی خەڵکی بەڕێزی پارێزگای سلێمانی ئەو کاتوانیمان بۆ یەکەمین جار لە مێژووی گەرمیاندا ژنێکی گەرمیانی بتوانێت بچێتە پەرلەمانی عێراقەوە. ئەوە بوو ئەو ژنە بەندەیە و بەندەشتوانیمان نوێنەرایەتێکی جیاواز پێشکەش بکەین. سپاس بۆخوا. لێرەدا ئێمە جوداییەکی ئەوتۆمان نییە لە سیاسەتی تەفگەری ئازادی. تەفگەری ئازادی ڕوونە کە بۆ خۆی حرەکەتێکە لەگەلەوەیە بۆ گەل و حرەکەتێکە داکۆکی لە تەواوی چین و لە تەواوی مافەکانی تاکی چ لە کوردستان یاخود چ لە عێراق بەگشتی داکۆکی لە مافی مرۆڤی کردووە لە هەر بوارێکا بێ ئیدی ئەو مافە سیاسی بێ یان مەدەنی بێ یان ئابووری بێ ئەوان داکۆکیان لێ کردووە و هەروەها داکۆکیان هەمیشە لە خاک کردووە، پێدەنگ نەبوونە بۆ سەریان کەس نەکردووە بۆ داگیرکەر. بۆیە جارێکی تر داوا لە تەواوی دانیشتوانی باشوورەکەم بەگشتی بچنە دەم ئەو کاندیدانی کە سەربەخۆن و متمانەی خۆتان بەبەندە ببەخشن کە کاندیدی ژمارە 23 بازنەی 5 پارێزگای سلێمانی